بەداخەوە بە هەواڵی کۆچی دوای یەکێک لە هونەرمەندە هەرە دیارەکانی بواری سینەما و هەروە شانۆ و درامای کوردی هونەرمەند غازی خەفور دەست پێ یەکەم کە بەداخەوە بەهۆی نەخۆشیەوە شەوی ڕابردوو کۆچی دوایی کرد بێگومان بەناوی دەستگای میدیای کورسات و پرۆگرامی کورسات مەگەزینەوە پشتە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەکانەکەین و بێگومان هونەری کوردی یەکێکی تر لە ئەکتەرە هەرە دیارەکانی جارێکی تر لەدەستدا. هونەرمەندی دیاری بواری سینەما و شانۆ و درامای شاری هەولێر غازی غەفور بە نەخۆشی لە تەمەنی 69 ساڵی کۆچی دوایی کرد و بە ئامادەبوونی کەسوکار و هاوڕێ هونەرمەندەکانی لە گۆڕستانی شێخ ئەحمەد لە شاری هەولێر بە خاک سپێردرا. هونەرمەند غازی غەفور لە تەمەنی کاری هونەریدا بەشداری لە چەندین کاری سینەما و شانۆ و درامادا کردووە. لە ژیانی پێشمەرگایەتیشدا لە هونەرەکەی دوور نەکەوتەوە و بەردەوام بووە لە کاری هونەری. هونەرمەند غازی غەفور یەکێک بووە لە دامەزرێنەرانی یەکێتی هونەرمەندانی کوردستان و زۆربەی تەمەنی خۆی بۆ خزمەتکردنی هونەری کوردی تەرخان کردبوو. ڕۆڵێکی گرنگ و دیاری لەو بوارەدا بینیوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردووشدا بەهۆی نەخۆشیەوە لە چالاکیە هونەریەکان دوور کەوتبەوە.